بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای 175 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا پارتی یەکێتی لەسەر پێکەنانی کابینەوەی حکوومەت هێرێمی کوردستان ڕێک نەکەوتون و پێی زانیێرەکان کۆبوونەوەکەی ئەمڕۆژ بەرهەمێکی یەکلاکەرەوەی نەبووە سەبارەت بە پێکەنانی کابینەوەی حکوومەت هێرێمی کوردستان بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی یاریدەری سکرتێری گشتی یەکێتی و بەرپرسی مەڵبەندی بەغدادی یەکێتی نیشتیمانیمان کردووە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. جارێکی دیکە کۆبوونەوەی پارتی و یەکێتی بە بێ ئەنجام کۆتایی هات. دوای 175 ڕۆژ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پارتی و یەکێتی کۆبوونەوەیەکی دیکەی بێ بەرهەمیان ئەنجامدا و لە ڕاگەاندراوێکی هاوبەشیشدا ئاماژە بۆ دەکەن لە چوارچێوەی ڕێکەوتنی سیاسی کە لە نێوان هەردوو لاواژۆ کراوە دەستیان بە گفتوگۆی جددی و بەرهەمدار کردووە. لەم هەفتەیەشدا کۆبوونەوەیەکی دیکە بۆ سەرخستنی دانووسانەکان ئەنجام دەدەن. با پێی زانیاریەکانیش لە دوا کۆبوونەوەیاندا هەردوو لا لەسەر زیادکردنی جێگرێک بۆ سەرۆکی هەرێم ڕێکەوتن بەڵام دەسەڵاتەکانی دیاری نەکراون. جگەلەوەش پارتی بە داواکارەکانی دیکە یەکێتی ڕازی نەبووە. لە کۆبوونەوەکانی ڕابردوودا یەکێتی داوای شەراکەتی ڕاستەقینی لە پارتی کردووە. لەو چوارچێوەیەشدا داوا دەکات جگە لە کۆمەڵک وەزارەتی خزمەتگوزاری، پۆستەکانی وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی سامانە سروشتیەکان و فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لە نێوان پارتی و یەکێتی دابەش بکرێت. هەرچی پارتی دیموکراتی کوردستانی شەدەیەوێت پۆستە گرنگەکانی وەک سامانە سروشتیەکان و ناوخۆ پەیوەندەکانی دەرەوە و ئەنجومەنی ئاسایش لە کابینی نوێ لای خۆی بمێنێتەوە. هاوکات ناوکۆکێکی دیکەی نێوان پارتی و یەکێتی کاراکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمە. پارتی دیموکراتی کوردستان پەلەیەتی لە کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم و دەیەوێت لە زووترین کاتدا ئەو دامەزراوەیە کارا بکاتەوە دواتر پرۆسەی پێکەنانی کابینی نوێم دەست پێ بکات. چەند جارێکیش بەرپرسانی پارتی هەڕەشەی ئەوە لە یەکێتی دەکەن ئەگەر بەشداری کۆبوونەوەکانی پەرلەمان نەکات بەبێ ئەوان پۆستی سەرۆکی هەرێم کارا دەکەنەوە و دواتیش یەکێتی پۆستی لەو دامەزراوەیە پێنادرێت. با پێچەوانەوە یەکێتی پەلەی لە زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم نییە داوای کردووە شەراکەتی ڕاستەقینەی لە سەرۆکایەتی هەرێم هەبێت و ئەو جێگرێشکە بۆ پۆستی سەرۆکی هەرێم زیاد دەکرێت و بەر یەکێتی دەکەوێت بە یاسا دەسەڵاتەکانی دیاری بکرێت. لالایەکی ترەوە پارتی و یەکێتی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەندامانی وەفتی دانوستانکاریان گۆڕی بەشێک لە ئەندامانی شاندەکان خاوەنی بڕیار نین. وەفتی دانوستانکاری پارتی لە هەریەک لە کەمال کەرکووکی و کاکەمین نەجار ئەندامانی مەکتەبی سیاسی و دڵشە شەهاب و عەلی عەونی و عەلی حوسێن ئەندامانی سەرکردایەتی و فرسە سۆفی ئەندامی پێشووی پەرلەمان پێکاتبوون. ئەوەی جێی سەرنجە لە کۆبوونەوەکانی ئەم دوایی لەگەڵ یەکێتیدا هیچ کام لە نێچیرەڤان بارزانی و مەسرور بارزانی باشدار نین. وەفتی یەکێتیش هەریەک لە ڕەفعەت عەبدوڵڵا و عیماد ئەحمەد ئەندامانی مەکتەبی سیاسی و عەدنانی حەمەیمینا و لەتیف شێخ عومەر و شاڵا و کۆسرەت ڕەسوڵ ئەندامانی سەرکردایەتی و لاهور شێخ جەنگی ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی پێکاتووە. ئەندامانی ئەم جارەی شاندی پارتی و یەکێتی لەو کەسانە پێکاتون کە لە دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لێدوانی زۆر دشت بەیەکیان داوە. ئەمەش وا دەکات دانوستانەکان بە باشی بەڕێوە نەچن. جگەلەوەش بەشێکی زۆری ئەندامانی شاندەکان خاوەنی بڕیاری یەکلاکەرەوە نین. ئەم جارە بۆ پێکێنانی حکوومەت پارتی و یەکێتی متمانەی نێوانیان زۆر لاواز بووە. لە ماوەی ڕابردوودا دوو ڕێکەوتنیان بۆ پێکێنانی حکوومەت واژۆ کردووە. یەکەمیان لە 5 شوبات و دووەمیشیان لە 4 ئازار. بەڵام تاوەکو ئێستا ناوەڕۆکی ڕێکەوتنەکانیان جێبەجێ نەکردووە. دیاریش نییە کە کەی کابینەوەی حکوومەت پێک دەهێنرێت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک پۆڵا بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین کۆبوونەوەکەی ئەمڕۆی نێوان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان هیچ بەرهەمێکی هەبوو یاخود گەشتنە ڕێکەوتنی کۆتایی بۆ پێکێنانی حکوومەت؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە خۆشە سەرەتا سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی پەیام بنێرم هیوادارم هەر لە خۆشییا بن دیارە
ئەمڕۆ کۆبنەوەیکی کە لە چوارچێوەی ئەو کۆبنوانەی کە ئەکرێ بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی یان هەنگاونان بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان کرا لەو کۆبنەوەیە کە درێژکراوەی کۆبنەوەکانی پێشووترە کۆمەڵێک وەکو لە بەیاننامەکەی هاتووە کۆمەڵێک بابەت و پرسی گرنگ تاوتوێ کراوە و کۆبنەوەکەی ئیجابی بووە وەکۆی کە لە بەیاننامەکەی بڵاو کراوە بەڵام من پێم وایە ئەم کۆبنەوەیە زیاتر درێژکراوەی کۆبنەوەی پێشووترە کە برادرانی پارتی هاتنە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ ڕاو سەرنج و داواکاریەکانی یەکێتی یان ڕۆیا یەکێتی لەسەر شێوازی پێکێنانی حکوومەت و ئەو پۆست و ئەو شوێنانەی کە یەکێتی بە استیحقاقی خۆی ئەزانێ ئەوانەیان بردوتەوە بۆ سەرکردایەتی خۆیان تاوتۆیان کردووە و گفتوگویان لەسەر کردووە و ئەمڕۆژ ڕەنگیان ڕای خۆیان لەسەر و بابەتانە دابێتەوە. بەس ئەمڕۆ ئەوەندێکەوە بەڕێز ئاگاداربی هیچ وەڵامی یەکلاکەرەوەی یەکێتی نیشتیمانی دراوەتەوە لەبارەی داواکاریەکانی یاخود وەفدی پارتی وەڵامیان چی بوو لەسەر داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی؟ بەڵێ دیارە حتمما پارتیش قسەی خۆیان هەبوو ئەمڕۆ و ئەو ڕاو سەرنجەکانی خۆیان داوەتەوە بە برادرانی ئێمە ئەوانیش ئەو تێبینیانە هێننەوە مەکتەبی سیاسی ویان لە کۆبنەوەی سەرکردایەتی ئەلەکسەر ئەو بابەتانە گفتوگۆی لەسەرکرێ و بڕیاری لەسەر درێوە من پێم وایە لە چەند ڕۆژی داهاتووە کۆبنەوەیکی ترەکرێەوە ڕەنگە ئەو کۆبنەوەی داهاتوو کۆبنەوەیکی تا ڕادەیەک یەکلاکەرەوە بێت چونکە تر بەڕاستی ئەو کۆبنەوە و ئەو مەسەلەی پێکێنانی حکوومەت زۆری خایانی تر کاتی ئەوەیە بەڕاستی هەنگاوەکان بۆ دەستپێکردنی حکوومەت دەست پێ بکە بەڵام هەنگاوەکانی دەستپێکردنی حکوومەت چۆن ینی ئەوە گرنگە بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئایا چۆن ئەو حکوومەتە پێکەنێنرێ ئەوە ئێمە کۆمەڵێ لە سەرتاوە لە تومانە کە ئێمە هەموو ئەو دۆخە بە یەک پاکێج چارەسەرکرێ ینی مەسەلەی کەرکووک مەسەلەی بەغا مەسەلەی هەرێم ئەمانە هەمووی یەک پاکێجە هەمووی گرێدراوە بە یەکەوە و چارەسەرکردنی پێکەوە ئەبێتە هۆی استقرارێکی سیاسی باش لە هەرێمی کوردستانە و ڕنگدانەوەیشی ئەبێ لەسەر بەغا و لەسەر هەموو کایەکانی حکومڕانی و لەسەر ژیانی خەڵکیش بەڕاستی. بەڵام بەس ئێنی یەکێتی نیشتیمانی باز لەو داواکارێکی خۆی نهێناوە کە کەرکووک و بەغدا و مەسەلەن پێکەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی بێکەوە بەس تواز لەم داواکاری نهێناوە یەکێتی مسڕە لەسەر ڕۆیانی خۆی و پێشمان وایە ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئێمە بەڕاستی ئەوە نەی کێشە سیاسیەکان و چارەسەرکردنی قەیرانەکان بەلامانەوە گرنگە ئەوەندە ڕەنگە مەسەلەی پۆست یان شتێک کەم شتێ زیاد بەلامانەوە گرنگ نییە باشبێگەوە یەکێتی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەو پێداگیری دەکا بۆ نەوەستنەوەی مەلەفی کەرکووک و بەغداد و پێکێنانی کابینەی حکوومەت بێگومان لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە چکە ئێمە ئەمانزانین کە کەرکووک بەشێکی گرنگی کوردستانە و پەیوەندی بە هەموو تاکێکی کوردستانەوە هەیە مەسەلەی کەرکووک و تەطبیعکردنی یاخود ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک بەڕاستی ئەوە ینی کێشێکی گەورەیە بۆ هەر هەمومان بۆیە چارەسەرکردنی کێشەی کەرکووک بەڕاستی ینی کە بەداخەوە ئەتوانم بڵێم بەشێک لە عرقەلەی چارەسەرکردنی دۆخی کەرکووک برادرانی پارتین ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە وەزعێکی وا دروست بێ بەڕاستی متمانەیەک و پرۆسەیەک بێتە ئاراوە کە بەڕاستی هەم تەسیری لەسەر وەزعی کوردستانیش هەبێ و هەم لە بەغاش هەبێ و بۆیە ئێمە وایە بینین کە ئەمانە هەمووی پێکەوە ینی ڕنگدانەوەی لەسەر یەکتر هەیە ینی ئەگەر وەزعی کەرکووک تەطبیع بێ ڕنگدانەوەی لەسەر هەرێمی شەبێ و لەسەر بەغاش ئەبێ و لە دواتریشە ڕنگدانەوەی لەسەر خەڵکی کوردستانی شەبێت چکە ئێمە ئیتر بۆوانە هەنگاوە نین بەرەوە ئەوەی کە ئیتر پرۆسی سیاسی یاخود کابینەی نوێ لە هەرێمی کوردستان بەرەو هەنگاو بنێن بەرەو دروستکردنی کابینەی نوێ بەڵێ دوای زیاتر قسە لەسەر دۆخی کەرکووک دەکەین بەڵام سوار بە ئەندامانی شاندەکان چەوەی یەکێتی نیشتیمانی چەوەی پارتیش ینی پێ دوای خاوەنی بڕیار نین بۆینەوە بەڕێز دەڵێت بۆ نمونەیەکێتیەوەی خۆی دەباتەوە سەرکردایەتی پارتی ئەوی خۆی دەباتەوە مەکتەبی سیاسی ئەندامانی شاند ئەندامانی خاوەن بڕیار نین لانی کەم لای یەکێتی خاوەنی بڕیارن ئەندامانی شاند خاوەنی بڕیارن بەڵام هەمیشە ینی خۆتەزانی مؤسسەیەکەیە کە پێڵێن سەرکردایەتی کە پێڵێن مەکتەبی سیاسی تاوتوێکرێ بیرڕای هەموو هەواڵان وەرە گیرێ لەسەر بابەتەکان چکەمە مەسەلەیەکی چارە نووسازە بەڕاستی ئێمە ئەم جارە ینی وەکو ڕامانگەیان و پێشتر کە حکومڕانی ئەم جارە بەڕاستی ئەبێ
حکومڕانیەکی شەراکەتی حەقیقی بێ کە تێدا ئێمە لەو حکوومەتە شەریکی حەقیقی بین ینی شەریکی حەقیقی بەوە نییە تۆ وەکوەی کە بڵێن 50 یان بەنەوەکان بەشکردنی پۆستەکان برابەش و ئەوانە شەریکی حەقیقی لە بڕیار هەنگاوە چارە نووسازەکان لە کۆمەڵی بابەتی تر نەمانی قۆرخکاری ئەمانە ینی ئامانجی ئێمە ئەمجارە لەبەرەوە ئەوەی بەلامانەوە گرنگە شەراکەتێکی حەقیقی ینی هەموو لایەک بەشدار بن لە پرۆسی بڕیارە لەم حکوومەتە لە هەموو جونگەکانی بڕاردان لە هەرێمی کوردستانە بەرەوە ئەمە بەلای ئێمەوە گرنگە بۆیە بۆ ئەو گەیشتن بەوە ئامانجە بۆ گەیشتن بەوەی کە ئێمە بگەینەوە قەناعەتەی کە بزانین برادرانی پارتی هەنگاوەکانیان یان زەمانەتیان چییە بۆ ئێمە نەک بۆ تەنها بۆ ئێمە بۆی کەتنی بۆ کۆمەڵی ئیسلامیش بۆ گۆڕانیش بۆ هەموو لایەنەکان ینی پارتیە بێ ئەوە بسلمێنێ کە ئەم جارە حکومڕانی ئەم جارە یان کابینەی ئەم جارە وەکو کابینەکانی پێشووتر نابێت کە هەمومان بینیمان ئێمە لە کابینەکانی پێشووترا ینی قۆڕکاریکی تەواو هەبوو لە دەسەڵات و ئیقساکردن هەبوو بۆ لایەنەکانی تر ئەم جارە ئەوە گەیاندنی بە کۆمەڵی هەڵی استراتیژی بەڕاستی کە میلەتەکەمان باجەکەیە بۆی ئەم جارە ئێمە ئەبێ سوود لەو هەڵانە وەرگین ئەبێ بە شێوازێکی تازە بە عقلێتێکی تازە بیرکەینەوە و حکومڕانیەکی کە دروستکەین کە تێدا هەموو شەریک بین لە هەموو پرۆسەیەکی بڕاردان لە هەموو مەسلەیەکی چارە نووساز بۆی لە پاشە ڕۆژە هەمومان لێ بەرپرس بین بەڕاستی بەڵێ بەس سەبارەت بە وەفدی کێتی وتت ئێستاوان خاوەنی بڕیار نین یاخود چی یعنی ئەو وەفدی کێسێکێتی بۆ دامسان پێکهێناوە وەفدی یەکێتی خاوەنی بڕیارە و ئەتوانن گفتوگۆ بکەن لەسەر بابەتەکان بەڵام دیارە وەکوتم تۆ مؤسسەیەک تێ پێڵەن سەرکردایەتی پێڵەن مەکتەبی سیاسی دوجار ئەو بڕیارە گرنگانە دێتەوە لەوێ قسەی لەسەرکرێ و گفتوگۆی لەسەرکرێ و بڕیاری لێ ئەدرێ باش بەس هیچ نیگەرانین وەکو یەکێتی بۆ نمونە لەم کۆبنەوەانەی دوایی ناخودی بۆ نمونە سیمان بارزانی یاخود مەسرۆر بارزانی هیچیان بەشداری دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت ناکەن من پێم وایە پارتی بۆ خۆی ئازادە ئۆفدی دانوستانکاری خۆی کێ دەستنیشانەکە و ئێمەش بۆ خۆمان ئازادین کێ دەستنیشانەکەین بۆ ئۆفدی دانوستانکار ئێمە ئەوەی گرنگە پرۆسەکە بەرەو پێش بڕوا و گفتوگۆکان گفتوگۆی باش بن و لە وەکو چۆنەڵێ بەرهەمدار بن و بتوانین بگەینە ئەنجام لەو گفتوگویانە ئاشخاص ڕەنگە ئەوە گرنگ نەبێ بەلای ئێمە باشە زۆر باشە بەس بە دیاریکراوی ینی ئەم جارە یەکێتی کە ئێستا مەسلەی پێکهێنانی حکوومەت دواکەوتووی کەتی بەرپرسیار نیە لەوەی کە حکوومەت لەوە زیاتر دوا بکەوێت نەخێریکەتی بەرپرسیار نییە یەکێتی استراتیژ و بەرنمەیەکی هەیە وەکو پێشتر ژوتم کۆمەڵی بابەتە ئەمانە بەسراوە بێکەوە هەموو ڕنگدانەوەی لەسەرێک هەیە و ناکرێتەوە مەسەل لە هەولێر برابی و هاو هەڵوێزبی و هاو مووقیفبی و ئەوەبی لە بەغاش بەو شێوەیە نەبی یان لە هەولێر وابی لە کەرکووانەبی یان لە هەولێر وابی لە سلێمانی وانەبی بەرەمە ئەم پرۆسەیە هەمووی بەسراوە بەیەکەوە و چارەسەرکردنی ئەم دۆخە بەوە ئەبێت چارەسەرکردنی هەموو قەیرانەکان پێکەوە بکرێت ناکرێ بەشێکی چارەسەرکی و بەشێکی وێڵی تۆ بە وەزایکی کە لەبەرەوە ئەبێ بەرچاومان ڕوون بێ و ئەگەر ئێمە نیەتمان هەیە حکومڕانیکی تەندروست بکەین و نیەتمانەیە کابینەیەکی بەهێز و بەتوانا و تۆکمە دروستکەین کابینەی هاوڵاتی بێ کابینەی خزمەت بێ بەڕاستی ئەبێ پێش هەموو شتێک قەیرانەکان چارەسەرکەین ئەمجا هەنگاو بنێن بۆ دروستکردنی باشە بەس بەرەزەوتت ئێوە داوای شەراکەتی ڕاستەقینە دەکەن لە حکومڕانیدا بەڵام بۆ نمونە زۆر بەرپرسانی پارتی وازگە و کێشەی کەیکێتی دووسی دەکات پەیوەندی بۆ نمونە باڵی زۆری هەیە پۆستیان بەرناکەوێت نیباسی ئەوەش دەکرێت ئێمە مەسلەی باڵ و مەسلەی ئەوە هیچ کێشێکی لەو بابەتانەمان نییە ئێمە کێشەشمان لەسەر پۆستیش نییە ئێمە کێشەکەمان چارەسەر ئەوەیە کە ئەو قەیرانان چارەسەر بێک مەسەلە ئەساسیەکەی ئێمە هاوڵاتیە دۆخی خەڵک و گوزەرانی خەڵکی کوردستانە ئەمانەوێت ئەو وەزعانە چارەسەر بێ بۆی جارێکی کاتێ ئەمە چینە ئەم کابینەیەوە تووشی قەیرانێک نەبینەوە کابینەکانی کە لە نیوەی ڕێگادا ئەنوا کێشە بۆ ئەو کابینێ دروستکرا پەرلەمان پەکخرا حکوومەت پەکخرا قەیرانی ئابووری دروستکرا کۆمەڵێ بڕیاری چارە نووسازی تاگرایانە درا کە بوو بەهۆی کێشەی زۆر بۆ خەڵکی کوردستان ئێمە ئەمانەوێ جارێک کە نەکەینەوە حاڵەتەوە ئەمانەیە بزانین استراتیژ و بەرنامە و ئەدای ئەم حکوومەتە چییە بێ لە مەرحەلی داهاتووە ئایا ئەمە وەکو لایەنە سیاسەکانی کە شەریکە بین لەو حکوومەتە و پارتی ئەتوانێت ئەوە کاکە ئێمە ئەم جارە لەو حکوومەتە شەریک بین خاوەنی نەکی هەر ئێمە هەموو لایەنە سیاسەکان پێکەوە ئەوانی کە بەشداری حکوومەتەکەن ئەگەر ینی ئەوە ببێ بێگومان هەمومان ئێمە لە پێش هەموو کەسێکەوە پشتیوانی ئەوەین بە زووترین کات ئەو کابینێ دروست بێ بەڵام ئەو کابینەیە ئەبێ لەسەر بنەما و
پایی زۆر بەهێز دروست بێ ئەمجارە بەڕاستی نابێت لەسەر باش مەسلەی دوورکەوینەوە لە هەندێک بابەت کە لە ڕابردووە هەبووە لە مەسلەی قۆڕکاری جونگەکانی دەسەڵات قۆڕکاری بڕیاری سیاسی ئابووری ئەوانە ئەبێ ئەمجارە حکوومەتەکە حکوومەتی هاوڵاتی بێ و حکوومەتی خزمەت گوزار بێ و حکوومەت بێ هەموو ئەو لایەنەی کە تیا بەشدارن خاوەنی بڕیار و خاوەنی شەریک بن حدێقل لە بڕیارەکانی و حکوومەت باشە بە سوارت بە پۆستەکان بۆن بازوێک کۆمەڵێک پۆست پارتی مەسەرەن پێشتر لای خۆی هەبوو وەزارتی ناوخۆ لای خۆی بە وەزارتی سامانە سروشتەکان ئەنجومەنی ئاسایش پەیوەندیەکانی دەرەوە ئەمجارە ڕازی دەبێت مەسەلەن پۆستان لێوانی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی هەردوولادا بەش بکرێت ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی وتومانە ئێمە لە استحقاقی خۆمان زیاتر هیچمان ناوێ ینی استحقاقی انتخابی خۆمان ئەوەیە کە ئێمە کۆمەڵی پۆست هەیە کە استحقاقی یەکێتیە باقی شتەکانی کە ئێمە لەسەر پۆست پەکمان نەخستۆ ئێمە لەسەر ئەو پەکمان خستۆ وەکوتم لەسەر ئەو پاکێجانەی کە هەمانە بۆ ڕوئای ئێمەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بۆ حکومڕانی بۆ کابینەی داهاتوو بەڵام لەسەر مەسەلەی پۆستیش ئێمە پارتی چی بە استحقاقی خۆی زانێ یان چی بەین خۆی زانێ ئەوەی کە ئەوە نییە بڵێ منەتێک بەسەر ئێماکایە وەکو شتێکیدا بە ئێمە کۆمەڵێ پۆست هەیە ئەم پۆستانە بە جۆرەی استحقاقی انتخابی بۆ بە جۆرەی ئەوەی کە مافی خۆمانە ئەو پۆستانەمان وەرەگرە بەرەوەی ئێمە شتێک داوا ناکەین کە هی پارتی بێ و ئێمە شتێک داواکەین کە بە استحقاقی خۆمانی زانین باشە بەس ئێستا و وەزارتی ناوخۆ بۆ نمونەوەی کە بازەکەی یەکێتی نیشتیمانیدا وەزارتی ناوخۆ دەکە لە بەرامبەر بۆ نمونە ئەنجومەنی ئاسایش بە پارتی بدرێ یاخود وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ نمونە یاخود فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوە ینی پێ دوای ئەم جارە ڕازی بێ بۆی کە بدرێت بە یەکێتی یەکێک لەو پۆستانە واللهی وەکو وتم ئێمە ئەو پێشنیار و داواکارانی خۆمان بە برادرانی پارتی وتووە چیم ئەوەی کە تایبەت بە مەسلەی چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم و بەغدا هەرێم ناوخۆی هەرێم چی مەسلەی پۆست و ئەوانش لەبەرەوە ئەتر گفتوگۆ لەسەر ئەوان ناکرێت من پێم وایە باشمەوەسمەوە گەر یەکێتی شەریک نەبێ بۆ نمونە ئەگەر وەزارەتە گرنگانەی پێ نەدرێت پێ دوایە بەشداری بکات ئەزانی یەکێتی نیشتیمانی هێزێکە هێزێکی کاریگەرە و هێزێکی خاوەنی مێژوویەکی دوور و درێژە لە خەبات هێزێکە خاوەنی هێزێکی سەربازی گەورەیە خاوەنی عیلاقاتێک و خاوەنی لەسەر ئاستی ئیقلیمی نێودەوڵەتی خاوەنی پێگەکی بەهێزە و یەکێتی ئەو دەنگ و ئەو هێزەیشی هێنا ئەو دەنگێشی هێناوە کە مؤهلی بکا بۆ ئەوەی بەشدارێکی حەقیقی بێ لە حکومڕانی لە وڵاتە و واقعێکیش هەیە لە هەرێمی کوردستانە کە بێ هەمومان ئەیزانین بەڕاستی ئەوەیە کە واقعی کوردستان ئەوەیە کە حکومڕانی بەبێ یەکێتی ناکرێ و بەبێ پارتیش ناکرێ ئەمە کەمکردنەوە نییە لە بەهای پرۆسەی دیموکراسی وانە بەڵام واقعی وڵاتەکەی ئێمە وایە ینی خۆزگە وانە وایە خۆزگە بەنەوەیکی کە وایە بەڵام واقعەکە وایە کە ئەم هەرێمە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تێیدا بەشدار بن لە پرۆسەی حکومڕانی مادام وایە ئێمە ئیتر نابێ خۆمان لە مواقعە بدزینەوە بەڕاستی ئەبێ بە جۆرەی مواقعە تەعامل بکەین پارتی دیموکراتی کوردستانیش ئەبێت خۆ زۆر باشیش ئەزانێ واقعی ئەم وڵاتە چییە و لێشی تێئەگا من پێم وایە کاتی ئەوەیە برادرانی پارتیش بێن واقعیانە تەعاملکەن و لەوە زیاتر نەکەونە هەڵەوە ینی پێدایێت لە چی ڕۆکە کەوتونەتە هەڵەوە پارتی مەسەلەن پارتی زۆر جار لە ڕابردووە وا بووە ینی ئەوێست دایمەن سیاسەتی ئەمری واقع بسەپێنێ ئەمە شتێکی خراپە بۆ نمونە ئەوەی پەرلەمانی کوردستان کە کرا هەڵبژاردننی ئەوەی بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پرۆسەی ئەنجامدرا بەڵێ ئەوە هەڵەیەک بوو کە نەئەبوایە بکرایە ئێمە سەر ڕای ئەوەش هەر بەردەوام بووین لە گفتوگۆکان و ئێستاش هەر بەردەوامین و بەردەوامی شەبین چکە ئێمە هەمیشە گفتوگۆمان پێ باشە و هەمیشە پێمان وایە ئێمە لە ڕێگەی گفتوگۆەوە و لەسەر مێزی گفتوگۆ توانین بگەینە چارەسەرکردنی کێشەکان بەڵام پێم وایە ئیتر دۆخەکە ئەوە هەڵناگرێ و کاتی ئەوە ئیتر هەنگاوی عملی بنرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان و گەیشتن بە ئیتیفاقی کۆتایی بۆ پێکێنانی حکومەت باشە بەس ئەنی پێ دوایە پارتی ئێستا بەبێ یەکێتی ناتوانێت حکومەت پێک بێنێ نەخێر پارتی ئەگەر بەبێ یەکێتی حکومەت پێک بێنێ من پێم وانییە بتوانێت بیکا بەڵام ئەگەر ئەگەر کابینەکە بەبێ یەکێتی نیشتیمانی ڕابگەێنرێ بۆ نمونەوە زیاتر چکە من گوێم لە ڕاوشکارێکی مەسعود بارزانی بوو
بۆ دەنگی ئەمریکا قسەی کرد بوو توی تایەکی چوار چاوەڕێیەکێتی نیشتیمانی دەکەین. ڕاستە من پێم وایە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەڵوێستی خۆیە بێ و بە چ دلیلێک ینی بەبێ یەکێتی ناتوانێت حکومڕانی بکە قسە لەسەر بۆچی یەکێتی نیشتیمانی نابێتەوە ئۆپۆزیسیۆن مادەم لەگەڵ پارتی ڕێک ناکەوێت لەسەر پێکەنانی حکومەت. بەڵێ وەکو پێشتیش بە جەناب تەموت ینی واقعەکەی لەم وڵاتە یەکێتی و پارتی پێکەوە حکومڕان بوون لەوەتی ئەم هەرێمە لەوەتی دوای ڕاپەڕینەوە کە هاتوونەتەوە کوردستان و لە سەردەمی یەکەم هەڵبژاردنەوە بە شەراکەت و بەوە هەڵبژاردن کراوە و حکوومەت دروست کراوە حکومت لە دوای حکومت بەداخەوە لە دوای ئەحداسەکانی شەڕی ناوخۆوە کەیتر دابەش بوو بەسەر دوو ناوچەی بڵێن سەوز و زەردا یەکێتی لە منتیقی حکومڕانی کردووە و پارتی لە منتیقی زەرد حکومڕانی کردووە ئەم واقعەکە کە چەند ساڵێک درێژەی کێشاوە لە دوای کۆتایی هاتنی شەڕی ناوخۆشەوە هەر ئەم ئاسەواری دوو ئیدارە بوو دوو حکومت بووە هەتا ئەم ڕۆژ بەداخەوە کە ئەڵێن ئاسەواری دوو ئیدارەی تا حدێک ئێستا دوو ئیدارەی هەیە بە بۆ چوونی بەڕێزت دوو ئیدارەی نییە ئێستا بەڵام ئاسەواری هەر هەیە ینی تۆ بتێ و ئاسەوارەکانی وەکو چی بۆ نمونە هەر ئاسەوارەکانی وەکەوەی کە تا ئێستا بە تەواوەتی هێزی پێشمەرگەیەکی نەگرتوتەوە تا ئێستا ینی کۆمەڵە جونگە هەیە قۆرخ کراوە لە لای برادرانی پارتی ئەمانە ینی توانین بڵێ هەر ئاسەواری دوودارەیە بەڵام ئێمە هیوادارین ئیتر ئەوە کۆتایی پێبێ و لە داهاتوویەکی نزیکە حکوومەتی هەرێمی کوردستان پێ بێ و حکوومەتی هەمووان بێ و تێدا هەمووان شەریک بن. باشە بەس ئەگەر پێ دوایە بەبێ یەکێتی بێ حکوومەت دەسەڵاتی بەسەر پارێزگای سلێمانی هەڵەبجە نابێت ئەگەر حکوومەت بەبێ یەکێتی نیشتیمانی پێک بهێنرێ. وڵای خۆی ئەمە فەرزیاتە ئێمە جارێ وەکوتم لە گفتوگۆیان ناتوانین لەسەر ینی بکرێت بەو شێوەیە ناتوانین سەر لەسەر ئەو بابەتە قسە بکەین هەتاوەکو مەسەلەی گفتوگۆکان یەکلا نەبنەوە کە ئێمە هیوادارین وانە بێ هیوادارین ئێمە بە زووترین کات بگەینە ئەنجام و بگەینە کۆتایی گفتوگۆکان و هەنگاو بنێن بۆ دروستکردنی حکوومەت. باشە بەڕێز وتت پێ دووا بوو هەڵە بوو مەسەلەن بەبێ یەکێتی نیشتیمانی پەرلەمانی کوردستان دەستی بە کارەکانی کرد. پێ دوای گەر بەبێ یەکێتی نیشتیمانیش سەرۆکایەتی هەرێم کارا بکرێتەوە هەڵەیە؟ بێگومان هەڵەیە چونکە یەکێتی هێزێکی کاریگەرە و لە کوردستانە شەریکە لەگەڵ پارتی لە پرۆسی سیاسی و لە بەغا و لە هەموو شوێنەکان پارتی ناتوانێت بەبێ یەکێتی هیچ شتێ بکە ئەگەر بیشیکە نوقسان نەبێ بەڕاستی لەبەرەوە گرنگە ینی ئێمە ئەو هەڵەیەی پەرلەمان دووبارە نەکەینەوە و بەڕاوێژ و بە گفتوگۆ بەڵام ڕەنگە بۆ چوونێکی شەوێ بۆ نمونە پارتی لەناو پەرلەمانە زۆری نێمافی خۆی نییە بۆ نمونە گەر بیەوێت بەدەنگی زۆرینی ناو پەرلەمان بۆ نمونە ئەمە یەکلا بکاتەوە یاسای سەرۆکایەتی هەرێم. ئێمە هەروە ڕێککەوتوین کە ئێمە شتەکان بە تەوافق چارەسەر بکرێت نەک بەوەی کە بە زۆرینە یان هەموو مشمانە زانین کە زۆرینە نییە ینی بەڕاستی برادرانی پارتی زۆرینە نین لەناو پەرلەمانە ئەگەر تۆ لایەنە سیاسەکانی کەش خۆ هەموو هاوڕای برادرانی پارتی نین لەو مۆزوعە هەرچەنێ ئێمە ینی پێمان باشە ینی هەمووان پێکەوە گفتوگۆ بکەین و هەمووان پێکەوە ئەو چی مەسەلەی یاسای سەرۆکایەتی بێ یا مەسەلەکانی کە هەر شتێکی کە لە پەرلەمانە پێویستی بۆ بێ بکرێ بە یاسا و یا هەموار بکرێتەوە یا هەر شتێ مە هیوادارین ئەو هەنگاوە نەنرێ وەک نەکێکێتی هیچ لایەنێکیش لەو پرۆسەیە بە دەرنەکرێت چکەمە پشتێکە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە و ناکرێت لایەنێک بە تەنها ئەمریکی واقع بسەپێنە بەسەر. بەڵام بەس ئێستا باس لە زیادکردنی دوو جێگرێکی دیکە دەکرێت بۆ سەرۆکی هەرێم یەکێتی نیشتیمانی بە دیاریکراوی و داواکاری هەیە بۆ جێگرێک بۆ سەرۆکی هەرێم زیاد بکرێت لەمڕۆ. ئێمە وەکوتم لە گفتوگویان لە گفتوگۆیشا ئێمە ئەنواع تەرح و بابەتێتە پێشەوە ئەنواع شت باسەکرێ بۆ وەکو مەخرج لە وەزعکە لێی دەرچین وانە من نازان بە دیاریکراوی ئەگەر باسی ئەوە کرابێ بەڵام هەموو شتێک واریدا بۆ ئەوەی کە ئێمە لەو دۆخە بچینە دەرەوە. باش وەزیکێتی تا ئێستا بۆ نمونە ئێوە داوای شەراکەت دەکەن بۆ نمونە با لە سەرۆکایەتی هەرێمەوە دەست بکەن ئێوە شەریک نەبوون لە سەرۆکایەتی هەرێمە بۆ نمونە جێگیری سەرۆکی هەرێم پێشتر لای یەکێتی نیشتیمانی بووە شەریک نەبوون لەو دامەزراوەیەوە. ئێمە جناب تەزانی و ڕەنگە ئێوەش وەکو کۆمەڵی ئیسلامی ویلایەنەکانی کەش گۆڕان هەموو ئەمان لە پرۆسی حکومڕانی لە هەموو کابینەکانی پێشووە ینی زۆر بە وازحی و ئاشکرا دیار بووە کە هەموو جونگەکانی دەسەڵات قۆرخ کرا و لای برادرانی پارتی و ئێمە خۆمان هەموو بۆ چاوی خۆمان بینیمان کە وەزارەتەکان چۆن وەزیرەکان دەرکران چۆن پەرلەمان داخرا چۆن کۆمەڵێ بڕیاری استراتیجی بە تاکلایەنانە درا چۆن مەسلەی نەوت و
مەسلەی بڕیاری ئابووری و سیاسی و ئەمانە هەمووی قۆڕکراوە ئێمە ڕاستەخۆ ئێوەش لە حکومت بوون و ئێمەش لە حکومت بووین بەڵام ئێمە هیچ کاتێک شەریک نەبووینە لەو بڕیارانەیە لەبەرەوە نەک لە سەرۆکایەتی هەرێم لە هەموو جونگەکانی دەسەڵاتە وەکو پێویست شەراکەتی حەقیقی نەبوو بۆنە ڕخن لە یەکێتی نیشتیمانی کە خۆی هۆکاریەوەیە بۆنە پارتی بووە بە باڵادەست بۆنە لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لە دۆسینەوت لە وەزارەتی سامانەشتەکان ناوخۆ یەکێتی لەوڕۆوە هەڵی نەبووە ئێمە زۆر جار ینی دۆخی وا هەبووە تۆ وا پێویستی کردووە لەبەر بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان چاو لە هەندێک شتی لاوە هەندێک شت بپۆشی بەڕاستی کە حەقی خۆشت بووە و مافی خۆشت بووە استحقاقی خۆشت بووە بەڵام چاو لێ پۆشیوە یان نەتکردۆ بە کێشە لەبەرەوەی کە دۆخێکی خراپ دروست نەبێ و سەرقاڵت کا لە ئەرکێکی گەورە کە تۆ بۆ نمونە تۆ لە شەڕی دژی تیرۆرای بۆ نمونە لە شەڕی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستانی لە بەغا بۆ نمونە ینی دۆخی ئابووری و سیاسی کوردستان دۆخێکی مستەقر نەبووە تۆ دان بە خۆتا گرتووە یان مەسەلەن چاو لە هەندێک شت پۆشیوە لە پێناوی ئامانجێکی گەورەتر کە بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستانەوە ئێمە زۆر جاریش بە شانازیشەوە ینی ئەیڵێن کە لە زۆر شت چاومان پۆشیوە لە بەر بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی باشە بەس ئەم چاپۆشنی ئێوە وای نەکردووە پارتی بەهێز بێت واللهی بەهێزی چییە خۆ بەهێزی تۆ لەسەر ئەساسی ئەوەی قسای بەرامبەر و لەسەر قۆڕکردنی هەندێک جومگە ئەوانە و یان فەرزێ مرواقع ئەوە بەهێزی نییە من بەڕای من ئەو هێزە سیاسیی کە تەسحیە بە بەرژەوەندی حزبی و شخصی و تەسکی حزبایەتی بە لە پێناو بەرژەوەندێ باڵەکانی خەڵکی کوردستان ئەو هێزە بەلای منەوە هێزی نیشتیمانی باشە بەس ئەم جارە پێ دووە ئەم یەکێتی کەم جارە گفتوگۆ لەگەڵ پارتێکا بۆ پێکەنانی حکوومەت جیاوازە لەگەڵ یەکێتەکەی جاران ئێمە هەمیشە لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانە بە هەموو کاتێک ئامادەی ئەوەین کە سازش لەسەر ماف و استحقاقی حزبی خۆمان بکەین و هەرگیز بەرژەوەندی حزبیمان نەداوە سەر بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستانە ئێستای شەر ئاوین بەڵام ئەم جارە ئێمە ئەمانەوێ بەڕاستی ینی مەبدەیەک بێتە ئاراوە مەبدەئی شەراکەتی حەقیقی و ئەمە بەسەر هەموو بۆ هەمووان بێ بەڕاستی نەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وا بێت کە ئێمە لە بڕیاری سیاسی لەم هەرێمە مادام هەرێمی هەرێمە هێممانە و هەمومان بەشدارین لەو پرۆسە سیاسیل بۆیە بێ هەمومان خاوەنی بڕیار بین و شەریک بین و پێکەوە ئەم حکومڕانیە بەڕێوەبەرین بۆ ئەوەی لە هەموو هەڵە و باشی و خراپیەکی شەریک بین باشە بەس خەڵک ڕەنگە بڵێن چەند ساڵی یەکێتی نیشتیمانی لە حکوومەت بەشدارە ینی ئەی چۆن بەشدار نەبووە لە مەسلەی نەوت کە ئێستا ئێوە داوا دەکەم مەسەلەن شەراکەتی ڕاستەقینە هەبێت لە پەیوەندیەکان لەگەڵ بەغداد لەگەڵ دەرەوە لە وەزارەتەکانی بۆ نمونە سامانە سروشتیەکان و مەسلەی ئەنجومەنی ئاسایشە بڵێ ئێمە زۆر جار باسی ئەومان کردووە کە وەزارەتی سامانە سروشتەکان کە بڕیاری ئەوەڵ و ئەخیر لای ئەوانە و هەموو مەسەلەی ئابووری هەرێمی کوردستان بە تایبەتی مەسەلی نەوت و ئانە ینی هەموو جارێ وتمانە کە وەزارت شتێک نییە بەنای وەزارەت جانتایەکە بەدەستی وەزیرەکەوەیە ئێستاش ئەوەیە ئێستش تا ڕادێکی زۆر وایە ئەگەر لەم حکوومەتەی داهاتووە هیوادارین ئەو نەمێنێ زۆر جار وتمانە مەسەلەن پەیوەندیەکانی دەرەوە تۆ وەرە سێری کە خۆ زۆر بە وازحی دیارە ینی تۆ زۆربەی نوێنەرەکان سەر بە برادرانی پارتین زۆربەی نوێرەتیان نییە لە دەرەوە لە پشکی حکوومەت ئێمە هەمانە بەڵام بە حەجم و قەباری خۆمان نییە و وەکو پێویستیش حکوومەتی هەرێم گرنگی پیان نەداوە یانی ئەو نوێرەتیانەی کە لای ئێوەن لە ڕێی حکوومەتەوە گرنگیان پێ نەدراوە بۆ نمونە پێشترۆ بزانام نوێنەری مۆسکۆ لای و نوێنەراتی مۆسکۆوە ئێران لای ئێوەیە ینی گرنگی بۆ نوێنەراتیانەش نەدراوە ئێمە ینی هەر نەک لە مەسەلەی پەیوەندەکان لە زۆربەی بابەتەکانە ئێمە گلەی ئەومان هەبووە کە شەریکی حەقیقی نەبووینە لە دەسەڵات و لە حکومڕانی و لە بڕیاردانە بۆیە ئێمە هیوادارین ئەم حکوومەتەی داهاتوو وانەبێ و حکوومەتێ بێ تێدا هەموو شەریک بین و حکوومەتی شەراکەتی حەقیقی بێ و بڕیاری هەموو لایەنە سیاسەکان من کە بەشدارن لایەنێک قەنەعاتی بۆ دروست بووە و لایەنەکان بۆ شەریک بن لە حکومڕانی کە پێشترم و مەسەلە جونگە هەستیارەکان لای پارتی بووە بەڵێ ئێستا ئێمە گفتوگۆکان لەسەر ئەوەیە هەمە لە دوای هەڵبژاردنەوە لەسەر ئەو مەبدا لەگە برادرانی پارتی قسەمان کردووە و تومانە ئێمە ئەم کۆمەڵە پاکێجە ینی وەکو یەک ئەبینین لەبەرەوە ئەبێت ئەم وەزعانەیە گلاکەینەوە ئەنجا ئێمە دەست بکەین بە هەنگاوەکانی
دروستکردنی کابینەی نوێ. باشە بەس پێشتر باسی دوو ئیدارەی دەکرا ئەگەر حکوومەت پێگنێ کوردستان لە بەردەم دوو ئیدارەیدا هیچ مەسەلەن لە ناو یەکێتی ڕایەکێت سەبارەت بە دوو ئیدارە یاخود بێزکردنی حکوومەتی خۆجەی سلێمانی و هەڵەبجە؟ دوو ئیدارەی کارێکی خراپەوە ئێمە کوێکەتی نیشتیمانی کوردستان هەرگیز لەگەڵ دوو ئیدارەی نین بۆ پێمان وایە هەنگاوێکی زۆر خراپە ئێوە هیوادارین قەت دۆخ و وەزعی سیاسی نەگاتە ئەوەی کە بگاتە دوو ئیدارەی و مەسەلەی لامەرکەزیەت ئێمە کوێکەتی هەمیشە پێمان وا بووە کە بەهێزکردنی دەسەڵاتی ئەنجومەنە خۆجیەکان کارێکی باشە شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ محافەزەکان کارێکی باشە لەگەڵ ئەوەین بەڵام مەسلەی دوو ئیدارەی لەگەڵ دوو ئیدارەی نین. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەی دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تیبکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر ساڵتان لێبێت بینەرانی بەڕێز لەگەڵ بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی بەرپرسی مەڵبەندی بەغدادی یەکێتی نیشتیمانی و یاریدەری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە بە چاوپێکەوەندەکەمان دەدەین. کاک پۆڵا پێشتر کەمێک باسی کەرکووکتان کرد بەس کە ئێستا مەلەفی کەرکووک بەستراوەتەوە مەلەفی پێکێنانی کابینەی نوێم تا ئێستا بۆچی مەسەڵەن پارێزگاری کەرکووک هەڵنابژێرێ مادام باس لەوە کرەکە لە 4 مانگە ئێوە ڕێکەوتنتان لەگەڵ پارتی کردبوو کە پارێزگاریش یەکلا بێتەوە؟ بەڵێ دیارە ئێمە لە دوا کۆبوونەوەی کە لەگە برادرانی پارتی لەسەر مەسەلەی کەرکووک کرا خۆشوەختانە کۆمەڵی تەفاهمات لەسەر مەسەلەی کەرکووک بووە ئەو کۆبوونەوەیش دەبینی کاک مەسعود و کاک کۆسرەتە کرا گەیشتونەتە کۆمەڵێک تەفاهمات لەسەر مەسەلەی کەرکووک هیوادارینەوە لەسەر ئەرزی واقع تەرجمە بکرێەوە بتوانین ئێمە لە نزیکترین کاتە دۆخی کەرکووک ئاسایی بکەینەوە بۆچی تا کوێستانە گەیشتوتە ئەوەی کە پارێزگار هەڵبژێر درێت بۆ کەرکووک مادەم ئەگەر گەشت بێتە ڕێکەوتنێک لەو بارەیەوە؟ خۆی ئەبێ وایە بەڕاستی ئیتر دەست بۆ پرۆسەیە بکرێ و انجومەنی پارێزگای کەرکووک کۆب بێتەوە و مەسەلەی پارێزگار یەکلا بکاتەوە. من نازانم لەسەر چی ئەو پرۆسەیە پەکی کەوتووە. ئێمە هیوادارەکە لە یەکێتی نیشتیمانیان پارتیە کە تا ئێستا پرۆسەکە پەکی کەوتووە. بەداخەوە ینی تا ئێستا برادرانی پارتی ئەندامەکانی ئەنجومەنیان ئەوانی ئەنجومەنی مەحافەزەی خۆیان نەناردووە کە یان عازیێوان ناونەتێکە بێن بەشداری لە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگا بکەن کە بەداخەوە ینی پەکخستنی ئەو پرۆسەیە
ینی جگە لەوەی کە زیاتر دۆخی کەرکک ئالۆزەکەوە جگە لەوەی زیاتر وەزعی خەڵکی شاری کەرکک ناسەقامگیر و زیاتر نائارامیەکە هیچ خزمەتێکی کە بە خەڵکی کەرکک و خەڵکی کوردستان ناکات لەبەرەوە من هیوادارم بە زووترین کات برادرانی پارتیش بێنە سەر ئەوەی کەیتر هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی دۆخی کرد. باش ئێستا بۆ سێمە گومان لە دوای بە پرسانی پارتی دەبێت دەڵێن ئەگەر ئەوانیش بگەڕێنەوە کەرکک پارێزگار لە یەکێتی نیشتیمانیش بێ بۆ منە سوودی نابێت لەبەرەوەی کە دەستەڵاتی بۆ منە عسکەر لەوێ باڵە دەستە وە کەرکک داگیر کراوە. دەسەڵاتی عسکەر لەوێ ئەگە باڵا دەست بێ نەتیجە ئەوەیە کە ئێمە محافزێکی کورد لەو شارە نییە کە محافز سەرۆکی دیژنەی ئەمنی شارەکەیە ئەگەر بە نەوەیەک لە نەوەکانیش هەندێ هێزوە لە کەرکک هەبێ ئەگەر محافزێکی کورد هەبێ یا محافزێکی هەڵبژێراو هەبێ خەڵکی شارەکە بێ ئەوە ئەو هێزانێشەکە ئەبێ لەژێر دەسەڵات و فەرمانی ئەو محافزەیە بن لەبەرەوە هەڵبژاردننی پارێزگاری کەرکک یا دواخستنی هەڵبژاردننی پارێزگاری کەرکک بە هیچ مبەڕێک ینی قابلی قەناعەت پێکردن نییە بە خەڵک چووکە بەڕاستی پارێزگاری کورد پارێزگارێک کە لە خەڵکی شارەکە بێ بە کامل سەلاحیات و دەسەڵاتەوە بێکە ئەنجومەنی محافەزە هەڵی بژێرێ ئەمە یاسایەکە ئەمەی ڕێکخستووە لەبەرەوە هەموو ئەبێ ملکەچە و یاسایە بن و حکوومەتی عێراقی شەو کاتە هیچ مەهانەیەک یا هیچ مبەرێکی نامێنێتەوە بۆ ئەوی هێزی دەرەوەی کەرککی لە کەرکک بێ یان هێز بێنێتە شاری کەرکک یان بنەوەی تەسەڕفکە باشەوەست بۆ چون دوایە کە ئێستا پارێزگار لەم قۆناغی کورد بێ بتوانێت ڕۆڵ ببینی ئەگەر بتوانێت چ ڕۆڵێک ببینێ بۆ نم ئەگەر پارێزگارێک دابنرێت لە کەرکک کورد بێت بێگومان توانێت ڕۆڵ بینێ وەکوتم پارێزگار کۆمەڵی دەسەڵاتی زۆری هەیە کە یاسا بۆی دیاری کردووە ئەوە ئەنجومەنی پارێزگار کە متمانی ئەداتێ ئەو پارێزگارەی تر بە هەموو سەلاحەتەکانی پارێزگارەوە ئیشەکە و حکوومەتی عێراقیش تەعاملی لەگەڵەکە لەبەرەوە سەرۆکی دیژنەی ئەمنی شارەکەیشە هەموو دەسەڵاتێکی هەیە لە هەموو ڕوویەکەوە باشە بەس پێ دوایە ئەوە جێبەجێ بکرێکەم پارێزگار هەڵبژێردرێت یعنی ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت چووکە لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نشین بوون و لە مانگی 11 ئەم ساڵ ئەنجام بدرێت داو کاتە توانرێم کێشەیە چارەسەر بکرێت ئێمە هەموو هەوڵێکمان داوە و بەردەوامیشین و هیواداری برادرانی پارتیش لەو ڕۆوە ئەوەی اتفاقی کە کراوە لەسەر و بابەتە بێنە سەر خەت بۆی لەسەر ئەرزی واقع جێبەجێ کاریگەری لەسەر ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەبێگەر ئەم پارێزگاری ئێستا بەردەوام بێ و کورد پارێزگاری نەبێ لەو شارە کە من تەسەور ناکەم بەڵام باشترە ئێمە بۆ ئاسایکردنەوەی دۆخی کەرکک بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو شارە پارێزگارێک کە بێت تۆ خۆتا ئێستا معلوم نییە هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزەکانە کرێیانە بیش کرێ لە مانگی ڕەنگە 11 و 12 ئەوانە بێ هێشتا کاتێکی زۆری ماوەوە ئەم ماوەیە ناکرێت کەرکک ئاوا بەبێ محافز بێنێتەوە و پارێزگارێکی سەپێنراو کە بە کەیفی خۆی دەستکاری کۆمەڵێ بابەتەکە کە تەنها دژی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان کارەکە لەبەرەوە ئێمە وەکو کورد ئەگەر پەلە نەکەین لەو مەسەلە خۆمان بەرپرسین لە هەر دۆخێکی خراپکە لەو شارە باشە بەس بەرز بەرپرسی مەڵبەندی بەغدادی یەکێتی نیشتیمانیشی بۆچی ئێوە مەسەلاگە لەگەڵ پارتی ناگەنە ڕێکەوتنە سەردانانی پارێزگار بۆچی لە ڕێگەی بەغداوەم کێشەیە چارەسەر ناکەنی چاوڵێک دراوە لە بەغدادەم کێشێت چارەسەر بکرێت ئێمە هەموو هەوڵێکمان ئەوە بۆ خۆمان وەکو لایەنە کوردەکان کە ئەو مافی خۆمانەوە ئستحقاقی خۆمانە پارێزگاری کەرکک ئێمە هەوڵەکەمانەوە بووە کە لەگەڵ برادرانی پارتی بگەینە ڕێکەوتن هەتا ئاخر کۆبوونەوە شەر ئێمە هەوڵی ئەومان داوە کە بگەینە ڕێکەوتن خۆمانەوە بەبەتە یەکلا بکەینەوە نەک بڕۆین لەگەڵ حکوومەتی عێراقی یەکلایکەینەوە و هیواداری توانە نەگەر بۆ نمونە لەگەڵ پارتی نەگەن بانجام لەوێ یەکلای بکەنەوە یاخود لەوێ شکستانی ناو اینجا لەگەڵ پارتیتانەوەی ڕێک بکەون نا ئێمە ئەو هەوڵە جددیەی کە لەگەڵ پارتیە دەین تا سێش بەردەوامین ئەمانێ پارتی بێتەوە سەر خەت و لەگەڵمان ئەو کێشەیە چارەسەرکە چکە بەڕاستی جێگەی داخە یعنی کە تۆ لایەنێکی کوردی ڕێگر بێ لەوەی کە تۆ پارێزگارێکی کورد بۆ شارەکە دانەی بۆی دۆخی شارەکە ئاسایی بێتەوە بۆکوتم ئێمە لە دوا کۆبنەوەیە کە گەیشتونەتە ئەنجام لەسەر مەسلەی یەکلایکردنەوەی پارێزگاری کەرکک و دانانی پارێزگارێک کە اتفاقی هەردوو لای لەسەر بێ و لە یەکێتی بێ ئەمە جێگەی دڵخۆشی بوو بۆ هەموو خەڵکی کوردستان و بینیمان خەڵکی کەرکک چەند ینی گەشتبین بوون بەو هەنگاوە بەڵام بەداخەوە کە تا ئێستا تەرجمە نەکراوە لەسەر ئەرزی واقع و ئەنجومەنی محافەزە کۆ بێتەوە ئەوە جێبەجێ بکە ئێمە هیوادارین بە زووترین کات ئەوە بکرێت چکە دۆخەکەی کەرکک بەڕاستی لەوە زیاتر ناکرێت باشە بەس نابێت گفتوگۆ لەگەڵ عارەب و تورکمانەکانیش بکرێت لە سەردانانی پارێزگار یەکێتی نیشتیمانیەوە دێک کە بەڕێز ئاگاداربی
چ لە کەرکوک چ لە بەغداد هیچ گفتوگویەکی لەو بارەوە هەیە لەگەڵ عەرەبە تورکمانەکان؟ بەڵێ گفتوگۆ هەیە و گفتوگۆش ئەوان تورکمان و عەرەبیش استحقاقی خۆیان هەیە لە مەسەلەی کەرکوک لە دەسەڵاتەکانی شاری کەرکوک و استحقاقی خۆشیان دیار و واضحە و لە ڕابردووشە هەیان بووە و لە مۆدواش ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو لایەنی کوردیش ینی هیچ کاتێ نیەتێوەمان نییە نە تورکمان نە عەرەب قسا بکەین لە مەسەلەی حکومڕانی لە کەرکووکە ماف و استحقاقی خۆیان وەرەگرن بەڵام گرنگەوەی ئەوانیش دان بە ماف و استحقاقی ئەمە بنێ. باشە بەڵام باس لەوە دەکرێت کە بۆنەبەوەی ئەو حکومڕانی خراپەی کە کورد 4 ساڵە بوون لە کەرکوک کردوێتی ئێستا عەرەبە تورکمانەکان نایانەوێت جارێکی تر پارێزگاری کەرکوک بە کورد بدێتەوە لەسەر ئەو حکومڕانی یاخود شتێکی ترە کە بۆنم هەندێک دژایەتی دەبینرێت. واللهی خۆی کێشە هەیە تۆ بتەوێت لە کەرکوک لە دۆخێکی ئاوا ئالۆزا و ئەو شارە بەو هەموو ئالۆزە و بەو هەموو دەستە خراپەی کە تایەتی ینی دۆخی کەرکوک دۆخێکی ئاسایی نییە و زۆر لایەنی تورکمانی و لایەنی عەرەبیش هەیە کە بە نەهجێکی تند قسەکەن و تەسیراتی دەرەکیان لەسرە بەڵام ئەوان تەمسیل یاخود تعبیر لە ڕێی هەموو تورکمانیان تعبیر لە ڕێی هەموو عەرەب ناکەن. ئەوەی کە خەڵکی ڕەسەنی شارەکەن و هێزە ئەساسی و ئەسیلەکانی خەڵکی شارەکە لەگەڵ ڕێکەوتنن لەگەڵ ئەوەن کە ئەبێ لەگەڵ کورد ڕێکەون و ئەوان دان بە هەموو مافەکانی خەڵکی کوردستانانێن و دان بە هەموو استحقاقاتی کوردانێن لە کەرکوک بێگومان خەڵکێکی تون ڕەویش هەیە ڕەنگە بەو نەفەسە قسە بکە ئەوە شتێکی زۆر ئاسایی. زۆر باشە گەر بین سەر مەسەلەی پۆستی وەزارەتی داد پۆستی وەزارەتی داد بەکوێ گەیشتووە چاوەڕوان دەکرێت لەم زوانە بدرێ بە یەکێتی نیشتیمانی ئەوە تاو بۆ یەکێتی نیشتیمانی گلاکراوەتەوە؟ بەڵێ ئێمە لە ئەو پۆستە استحقاقی یەکێتیە بەو حکومەی ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 21 کورسی پەرلەمانیە لە بەغا و هێزێکی کاریگەر و خاوەنی ڕۆڵێکی کاریگەرە لە پرۆسی سیاسی لە عێراقا و ئەمە هەموو لایەنە سیاسی عەرەبیەکان و هەموو لایەنە عێراقیەکان دان بۆ حەقەدانن کە ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان و جوودێکی بەهێزی نەبێت لەو حکومەتە کە ئەبێت بێتە پاڵپشتێکی بەهێز بۆ حکومەتە و بۆ سەرکەوتنی ئەو حکومەتە و استحقاقی و مەسەلەی وەزارەتی داد بە استحقاقی خۆمان نەزانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و مافی خۆمانە و کاریشمان لەسەر کردووە و ئێمە ئێستا لەگە برادرانی پارتیش گەشتونە تەفاهمات لەو بابەتە. بەڵێ تا ئێستاکانی دەکەی یەکێتی نیشتیمانی گلاکراوەتەوە بە دیاریکراوی؟ ئێمە ئەوەنەی کە گرنگە بەلامانەوە پۆستەکە یەکلا بێتەوە وەکو ئەوەی کە ڕەنگە کاندید ئێمە هیدێکی ئەو تۆی نەبێت کێشێکی ئەو تۆ نەبێت مەسەلەی کاندید کێشەمان نییە تەنها مەسەلە بابەتەکە ئەوەیە کە ئێمە کاندید لە کۆمتەی سەرکردایەتی یەکلا ئەکرێتەوە بەڵام بۆ مەسەلەی وەزارەتەکە ئەوە لە کۆبنەوەی پەرلەمانە لەم یەک دوو کۆبنەوەی داهاتووە تەسەوڕەکەمی تر یەکلا بێتەوە. بەڵێ سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغداد کە بەڕێزت بەرچی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی لە بەغداد ئەو بەدی دەکەیت کەم جارە حکوومەتی عێراقی نێتێکی هەیە بۆ چارەسەری کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان؟ بەڵێ حکوومەتی ئەم جارەی عێراق تەوان بە سەرۆکایەتی دکتۆر عادل عەبدولمەهدی ینی بەڕاستی ئەمە ئومێدمان پێیەتی چونکە کۆمەڵی هەنگاوی باشیناوە کە لە مەسەلەی یەکەم هەنگاو مەسەلەی بودجە بوو کە بینیمان ینی بودجەکە بە شێوەیەکی وا بوو کە تێدا ماف و حقوقی خەڵکی کوردستان نەک بە هەمووی بڵین لە 100% بەڵام تا ڕادەیەکی باش بەدیکراوە و ئێمەش وەکو بەڕێز عادل عەبدولمەهدی کە خۆی پیاوێکی میانڕەوە و ئەکرێ ئێمە لەسەر لەگەڵ بەڕێزیان لەسەر کۆمەڵی بابەت گفتوگوی باش کراوە و تەفاهماتی باش هەیە و هیوادارین ینی ئەم پەیوەندیە یا ئەم لێگەیشتنە زیاتر و زیاتر نێتە باشە لای هەرێمیش هەیە بۆ نمونەبووی کێچەکان چارەسەکە بە تایبەتەوەی کە پەیوەندی بە ئابووریەوە بە تایبەت مەسەلەی نەوت کە لە ساڵانی ڕابردوو کێشێکی زۆری بۆ خەڵکی کوردستان دروست کرد وایە ئەمە بەشێکە لەوەی کە پێشتر باسمان کرد لەسەر مەسەلەی قۆڕکردنی بڕیار و بڕیاری ئابووری و ئەوانە لەبەرەوە ئەم جارە بەڕاستی ئەبێ ئەو کێشانە یا ئەو لەمپەرانە لە بەردەم پەیوەندیەکانی ئێمە و بەغداد لا ببرێ بەڕاستی کە بوو بەهۆی زەرەر و ماڵوێرانی بۆ خەڵکی کوردستان. باشە بەس پێشتر دوو هێزەکە بۆ نمونە بڕیاریان لە پەیوەندیەکان لەگەڵ بەغداد نەداوە. مەسەلەن ئێمە مەسەلەی نەوت و ناردنی نەوت ئەم جارە نابێت بێ بە کێشە و ئەو استحقاقی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بەڕاستی ئەبێ جێبەجێ کا بۆ ئێمە جارێکی کە تووشی قەیرانی ئابووری نەبینەوە لەگەڵ عێراقا و جارێکی کە دەست نەبرێتەوە بۆ قوت و ژیانی خەڵک. لەبەرەوە زۆر گرنگە ئەم جارە حکوومەتی هەرێم
بە پێی ئەو هەنگاوانەی کە حکوومەتی عراقی هاتوتە پێش حکوومەتی هەرێمیش بێتە پێش بۆ ئەوەی کە ئیتر ئێمە مبەڕیر جارێکی کە نەدەینەوە دەست عەرەبە شۆڤێنیەکان دەست ئەوانەی کە تونڕەون لە بەغا دەست ئەوانەی کە ئەیانەوێ هەمیشە کێشە بۆ خەڵکی کوردستان دروستکەن و پشتیوانی لە دەنگامیان ڕەوەکان بکەین پشتیوانی لەو دەنگانە بکەین کە ئەیانەوێ پەیوەندێکی باش لەگەڵ هەرێمی کوردستانە هەبێت لە ڕابردۆندەی کتێبینتان کرێ پەیوەندەکانێک بەغدا پەیوەندێکی دامەزراوی نەبووە پێویستە پێ دوای لەم کابینێ بە دامەزراوی بکرێت لەگەڵ بەغدایە بەتەشید کاگەر پەیوەندەکان پەیوەندێکی دامەزرا وایە ئەمە ناگەشتین بە دۆخی کە تووشی قەیرانی ئابووری بین تووشی ئەو دۆخە نەخوازراوە بین کە هەموو خەڵکی کوردستان باجەکەیدایە بۆیە ئەم جارە پێویستە هەم حکوومەتی عراقی و هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیوەندەکان بە شێوەیەک بێ لەسەر پەیوەندێکی دامەزراوەیی بێ و لە ژێر هیچ مبەڕێکە جارێکی کە چۆنەڵی مبارر نین بەوەی کە هیچ لایەک دەست بۆ قوتی خەڵک بێت باشە بە سەبارەت بەوەی کە ئێستا حیزبە کوردستانیەکان هەمویان لە بەغداد بارگەیان هەیە خود تەنایەکێتی نیشتیمانی بارگای هەیە و مەسەلەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی شێ لە بەغداد بۆی کە مەسەلەن ڕێگە خۆشکار بێ بۆ پەیوەندیەکانی هەرێمی بەغداد بەڵێ هێزە کوردستانیەکان بەشێکی زۆریان بارگایان هەیە لە بەغا وەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەغا هەیە ئەوە کاری حکوومەت و مؤسساتی حکوومەتیەکە حزبەکانیش هەم لە ڕێگەی وەکو کاری حزبی و هەم لە ڕێگەی فراکسیۆنەکانمانەوە ئیستەنسیقەکەیە بۆنم لەگەڵ حیزبە کوردستانەکان نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەغدایە ئیستەنسیقەکەیە بەڵێ بێگومان تەنسیقەیە و لەسەر زۆر بابەت گفتوگۆ هەیە و سەردان و یەکتربینین هەیە و وەکووتە مێمە زیاتر لە ڕێگەی نوێنەرەکانمان لە پەرلەمان و لەوانە داواکاری و شتەکانی خەڵکە گەێنینە پەرلەمان و مؤسساتەکانی حکوومەت مەوەسمەکو نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەوێ نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیش بە ئەرکی خۆی هەستاوە بەڵام زیاترە و کاری حکوومەتیەکە بەڵگەڵ بڵین حکوومەتی پەیوەندی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق باشە بەس لە ڕابردوو بەڵام بەداخەوە ینی لە دوای مەسلەی ڕفراندۆم و ئەو دۆخی کە هاتە ئاراوە لە دوای ڕفراندۆم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمیش ئێستا وەکو پێویست ئەرکەکانی خۆی لەو ماوەی ڕابردووانە کردووە کە هیوادارین تر ئەویش دەست بەکارەکەی لە چیە بۆنم ئێستا حکوومەتی هەرێم ئەگەر خەرلەکە چێ لاوازە مەسەلە لاوازی نییە خۆمان نەزانین دۆخێکی خراپ لە دوای مەسەلەی ڕفراندۆم هاتە ئاراوە ئەوەش حتمما کاری کرد سەر ئەدایی یان پەیوەندی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەگەڵ مؤسساتی حکوومەتی عێراقی بەڵێ دو بچەم سەبارەت بە مەسەلەی سەر و کۆماری عێراق پێشتر باز لەوەکە کە پارتی کێشەیە لەگەڵ سەر و کۆمار ئێستاش ئەو کێشەیە بەردەوامە ئایا ئەمە بۆ نمونە کاریگەریە لەسەرەوەی کە کورد لە بەغداد بە تەواوەتی یەکگرتو نەبێت وەڵای ئێمە هیوادارین کێشە نەبێت چکە مەسەلەیە مەسەلێکی شخصی نییە و بەڕێز دکتۆر بەرهەم کە هەڵبژێراوە بە سەر و کۆماری عێراق ینی متمانەی هەموو لایەکی بەدەست هێناوە لە ناو پەرلەمانی عێراق هەموو زۆربەی هێزە سیاسیەکان و من هیوادارم برادرانی پارتیش و خۆشبەختانە لە ئاخر کۆبوونەوەی کە بەڕێز دکتۆر بەرهەم بۆ هێزە سیاسیەکانی ساز کرد نوێنەری پارتی کە گوشار زێباری لە کۆبنەوەکە ئامادە بوو ئەنێوە هەنگاوێکی باش بوو هیوادارین ئیتر ئەو کێشەیان ئەگەر کێشەیەک هەبێ لای ئەوانی بەڕاستی تر کۆتایی پێ بێت چکە من پێشم وان نییە کێشە هەبێ هیوادارم ینی پەیوەندی لە سەرۆکایەتی کۆمار لەگەڵ هەولێر زیاتر و زیاتر بێ و لە هاتوویەکی نزیکە پەیوەندێکی باش هەبێ چکە بەڕاستی ئەوە زیاتر لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەو کاتە تەنسیق لە بینی حکوومەتی هەرێم و لە بینی سەر کۆمارە هەبێ لە نەتیجەیە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ڕەنگەداتەوە و کێشەش هەبێ بە زەرری خەڵکەشکێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز پۆڵا سیروان تاڵەبانی یاریدەری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەڵبەندی بەغدادی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵ مام بوو. سپاس بۆ جەناب. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانە تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.